بەناوی خوای بەخشندەی میهرەبان بە ڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. لە درێژە و کار و پرۆژە و چالەکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ ساڵی 2023 زاینی لە ڕەمەزانی ئەو ساڵدا هەڵساوە بە ئەنجامدانی کۆمەڵێک پرۆژەی ناوازە. یەکێک لەو پرۆژانە جێبەجێکردنی سەبەتەی خۆراکە بۆ کەسانی کەم دەرامەت و هەژار. بۆیە ئێمە لە نووسینگەی ئۆفیسی هەولێر 1250 سەبەتەی خۆراک دابەش دەکەین و ئەمڕۆ لە نێو سنتەردا 400 سەبەتەی خۆراک دابەش دەکەین بەسەر ئەو کەسانی کە پێشتر ناویان تۆمار کراوە. بۆیە لەگەڵمان بن بۆ دابەشکردنی ئەو سەبەتە خۆراکانە بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژار. فەرموون لەگەڵمان بن. ربي خوا پاداشی ئەو کەسش داگە یارمەتی فەقیر و فەقەرات و منداڵی هەتیوەدا. ئەو بۆ ڕەمەزان چەند پێویستە؟ والله هەن پێویستیمانە ڕبی خوا لێتان بە زیاد کە ڕبی خوا لێیان نەبڕێ مەولیدی پێخوا سەد ئەوەندە زیادی کەنێ. والله دوعای هەرچەم دڵم یا ڕبی هەموو شتێکیان خێر و خۆشی لە خوایان بی مەولیدی پێغەمبەر پاخوا پاداشیاندا لە هەموو بەڵاو نیهە دوتان خەت. الله داوام ئەوەیە یارمەتی فەقیر و منداڵی هەتیو بدەن خوا پاداشیاندا خوا ئیشەڵڵا سەلامەتیان کە. خوا بە خێری بگەینی خدا جێوماوەی هەموو خێرخوازان بەهەش بکە یا ڕەبی. خدا پاداشتیان بداتەوە لەو دنیای. خدا خێری هەموو لایەک بنووسی خوا دەزای خێریان بداتەوە. خدا بێمزەڕەتیان بکە خوا لە گوناهی هەموو لایەکی خۆش بیتن. بلەخەس ئەو خێرخوازەکەن خۆیان بە جەزایەکی گەورە بۆیان بنووسی لەو دنیای. خێریان بنووسێ بێتەڕێیان مەمنونیانین. ئەگە فەقیر و هەژاران بەسەر دەکەنەوە کەمەندامان بەسەر دەکەنەوە نەخۆشینانەکە لێم لە خۆم نەخۆشینانەکە لە مێدوو چار کەمەندانیشم هەیە ئارێ وەڵڵا و بەخوای کوڕم کرێت چێ نەخۆشینانەکەلیش ئەخوا دەهەندیان بداتێ. وەڵڵی پێیانم یعنی دەستخۆشیان لێ دەکەم مەمنونیانم قەلبیان ساغ بێ بێتەڕێیان ئەوەی یارمەتی بەشتەچی یارمەتی فەقیرەچی لە هەژارەچی دەدا. والله پەیامەوە یارمەتی دیکەتان بدا ئێوە لە هەموو کەس خێرخواسترن ئەوە پێتان بڵێم ڕاستگۆتریشن ئەوانەی دیکەس تەلەفۆنیان بۆکە هەریشی ناگرن. والله نەوت لە بەغداوە هاتوخوا لەبان سەر ئەوەندە نەوتیان نەداوە پێم. ئیشەڵڵا خوا سەرکەوتوتانەکە لە دنیا و لە قەیامەت لە هەموو شتێ سەرکەوتو بن. خوا لە دەرد و بەڵا بە دوورتان بخات. ئیشەڵڵا خوا سەتی ئایداتێ یار بخوایە ئەو داوایمان بەشماکێکمان دەکەن لە خۆ ئەو بزێت وەڵا لە زۆر بلۆم ئیسفادەیە زۆر ئەلە وڵای ئێستا ئەو بەشماکێکم دەکە ئەلا بەشی من ڕەمەزان دەکە لۆم دارەکان دەخۆم. بەناوی خی گەورە و میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین ئەم ساڵیش بە بۆنی مانجی ڕەمەزانی پیرۆزەوە یارە کۆمەڵی پرۆژە ڕاگەیاندەوە بۆی بتوانی ئەم ساڵیش
بە هەزاران خەڵکی هەژار و نەدار و نەخۆش و خام پێداش تایبەت لە دەستگای خێرخوازی بەخشین سودمەند بن. دیارێکی لە پرۆژەکان پرۆژەی دابشکردنی خۆراکە بەسەر هەژاراندا کە 5,000 سەبەتەی خۆراک دابین کراوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە و دابش دەکرێت بەسەر 5,000 خێزاندا. بۆیە لێرەوە ئێمە بەڕاستی داوا دەکەین لە خێرخوازان هاوکارمان بن بۆی بتوانین ئەم ساڵیش وەکو ساڵەکانی ڕابردوو لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین بتوانین سەرکەوتوو بین زیاتر لە 10,000 کەس بتوانین دڵخۆش بکەین. دیارە ئەمڕۆکەش ئێمە وەکو ئۆفیسی هەولێر دیارە 1250 سەبەتەی خۆراکمان دابین کردووە کە لە هەولێر و دەوروبەری هەولێر دابەشی دەکەین تەنها لە ئۆفیسی سەرەکی هەولێر 400 سەبەتە تەنها ئەمڕۆکە دابش دەکرێت. هیوادارم خوای پەروەردگار یارمەتی دەرمان بێ بۆی بتوانین ئەم ساڵیش لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشی سەرکەوتوو بین. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابشکردنی 400 سەبەتەی خۆراک بوو کەوا لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین ناوەکانیان تۆمار کرابوو و پێیان درا بەو کەسانەی کەوا کەم دەرامەت و هەژار و کەسی فەقیر بوون. بۆیە ئێوەی دەوڵەمەند و ئێوەی خواپێدا و هیچ کاتێک زەرەر ناکەن بەوەی کەوا شتێک دەبەخشن لە پێناوی خوای پەروەردیگار. بۆیە خوای سوبحانەه وتەعالاش باسی لەوەی فەرمووە هەر کەسێک لە پێناوی خوای پەروەردیگار ئەگەر شتێک ببەخشێت خوای پەروەردیگار بۆی هەڵدەگرێت و بەرەکەتی تێدەخات لەو سەروەت و سامان و پارە و پولەی کە هەیەی و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نابێ ئەوەمان لە یاد بچێت کە سوێن دەخوات یاخود زەمانەت و گرنتی دەداتە ئەو کەسەی کەوا لە پێناوی خوا شتێک دەبەخشێت. بۆیە دەفەرمێتن ما نەقەسەت صەدەقەة من مال واتە ماڵ بەبەخشین کەم ناکات. بۆیە ئێوەی خواپێدا و ئێوەی دەوڵەمەند هیممەت و قۆڵ و ئازایەتی و ئەسپی خۆمانی تێدا تاودەین بۆ ئەوەی کەوا کەسانێک سفرەی ڕەمەزانیان گەرم بێت و سفرەی ڕەمەزانیان ڕازاوە بێت و دوعا و نزایەکانیان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و خواپێداو بێت. بۆیە دووبارە و سێبارە دەڵێین ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت. بەخواتان دەسپێرین